بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە ئەرکیوەکەن سڵاوی ئەمەتانێ بێوم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری خات و چنۆر تۆفیقمان کردووە کە بە ڕێزیان مامۆستان لای ئێمە میوانە بەس لە کتێبێک ئەەکەین کە خات و چنۆر نووسیوێتی بە ناوی تەقەی خۆشی. پێمان خۆشە ئەمڕۆ زیاتر زانیاری لەسەر کەسایەتی و لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبە لەلایەن نووسەرەکەی وەرگرین. خات و چنۆر بەخێربەی سەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ کەناڵەکەی ئێوەش. سپاس بۆ ئێوەش. مەمنون. خات و چنۆر پێم خۆشە چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر ئەم کتێبەی تۆ بەرچاو ئەکەوێت و بینیومانە باز لە تەقەی خۆشی ئەکا باز لە ڕووداوێکەکە کە لە تەمەنێکی مناڵەوە سەرلەبەری ژیانی تۆی گۆڕیەوە. پێم خۆشە بزانم بیرۆکەی نووسینی ئەم کتێبە و بیرۆکەی ئەو ڕووداوم بۆ باسکەی کە چۆن ژیانی بەڕێستانی گۆڕیوە. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. من ناوم چنۆرە وەکو خۆت ئاماژەوە بۆ کرد. مامۆستام لە قوتابخانەی کاشما کە تەمەنم 4 ساڵ بوو بۆی ڕژێمی باسەوە نازانبوونەیەکیان هەبوو کاتە مناڵیش بوو من زۆر بیرم نییە بەس وا باسیەکەن کە تەقە کراوە بە ئاسمانە من گولێ وێڵم بەرکەوتووە ئیتر لەو کاتەوە من لەسەر عەربانە. باش ساڵی 87 بوو لە حەوشەی ماڵی خۆمانە لەگەڵ هاوڕێکان و لەگەڵ خوشکێکمە یاریمە کرد کە فیشەکەکەم بەرکەوت. ئیتر لێرە لە سلێمانی نەیانزانی فیشەک لە پشتمەیە بۆ ماوەی 15 ڕۆژ ئیهمال کرام یعنی هەریان وت هیچ نییە تاکو ڕۆشتین بۆ بەغا لەوێ بە ئەشیعەیەک دەریان خستکە فیشەک لە پشتمەیە. بە کورتێکەی زوو فریام نەکەوتن لێرە لەلایەن نەخۆشخانەکانەوانێ نەخۆشخانەی تەواری سلێمانی ئیتر بۆ هۆی ئەوەی کە قاچم لەدەست. تەمەنت چەند ساڵ بوو ئەو کاتە؟ ئەو کاتە 4 ساڵ بوو. 4 ساڵ بووی. هیچ لە هەوڕێ و ئەندامانی خێزانەکەت هیچ تووشی ئەو حاڵەتی تر نەبوون یعنی تەنها تۆ بووی لەو کاتەیە؟ تەنها ئەو فیشەکە بەر من کەوت منیش یاری ماڵە باجیانەمە کرد لە کتێبەکەش ئاماژەم بۆ کردووە لەگەڵ هاوڕێکانمە هەستام بڕۆم لە لای بەلوعەکە ئاو بهێنم ئیتر ئەو مناسبەیە ئەو ژینە دوور بوو نزیک بوو لە ئێوە یعنی ئێوە گوێتان لێ بوو گوێتان لە تەقە و شتەکە بوو؟ تەنها خوشکەکەم باسیەکەڵی گوێمان لە تەقە بووە تر من مناڵ بووم نازانم گوێم لە شتانە نەبوو. بێهۆش بووی ئەو کاتە یعنی چۆن بوو مەسەلەن لە نەخۆشخانە هیچ یەکێک لە ئەندامانی خێزانەکەت مەسەلەن تۆ بەتەکی تۆ فیشەکەت بەرکەوت بە خوێنن لێ ڕۆشتۆم نەیانوت ئەمە چیە چۆنە هیچ بیرت نەماوە؟ خوشکێکی گەورەم لێ بوو کاتە خەریکی وانەکانی قوتابخانەی بوو هەر لە حەوشەکە دانیشتە بوو ئیتر کە من و فیشەکەم بەرکەوت بوو بورا بوومانێ ئیتر خوێن هاتەوە خوارە بە پشتمە تبانی دراوسێ و دایکمەوانەی کردە بوو بردبیانم بۆ نەخۆشخانە لەوێ دکتۆرەکانەشی ئەوشتیان زۆر گرتە بوو فیشەکە بەرناوشانم کەوتە بوو نەیانزانی بوو یعنی ڕۆشتۆتە خوارەوانە چوو بە خوارەوانە فیشەکە لە بەشی خوارەوەی پشتم وەستا بوو ئیتر لە خەسخانە هەروەتە بیانەمە کەوتووە بەسەر شتایان مناڵپاڵی پێوەناوە کونێکی بچووکی تیابوو شوێنی فیشەکە پاکیان کردبووانێ و تبیان هیچ نییە ئیتر بەرەبەرە من تەندروستیم تێکە چوو هەتا نزیکەی 15 بۆ 20 ڕۆژ لە سلێمانی بۆ شێوێ لە خەسخانە مامە و دوای بردیانم لە بەخا فیشەکەیان دۆزیە و بە عەمەلیات دەریانێنە. هەر لە تەمەنێکی بچووکیەوە قاچەکانە لە دەزا؟ بەڵێ ئیترە لەو ڕۆژەوە ئەکسەر قاچم لە دەستیان. بەداخەوە پێم خۆشە بزانم باسێکی بیرۆکەی نووسینی تەقەی خۆشیگە کتێبی تەقەی خۆشی ئەمە بەرهەمێکی نوێی تۆیە هیوا سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم ئەم جارەی کە ئەم جارە ئەگەر شتێکە نووسی بابەتێکە نووسی بەم ناوەڕەکەەوە نەبێ بەم ناوەڕەکە خەمبارەوە نەبێ مەبەستم لەوەیە کە بەردەوام بیت. پێم خۆشە باسێکی ناوەڕۆکی کتێبەکەم بۆ بکە و بیرۆکەی نووسینی کتێبەکە لە چیەوە سەری هەڵدا لەوانەیە ینی لە دووتۆی ئەمە چەند لاپەڕەیە زۆرە وانە 122 لاپەڕە زۆرە ینی بۆ کەسێک کە سەرەتای نووسینی بێت و سەرەت یەکەم جار بێکە کتێبێک چاپ بکە. بزانم بیرۆکەکەی لە چیەوە سەری هەڵدا پێشتر نووسینت نووسیوەی شتێکە نووسیوەی شتێکت بڵاو کردوێتەوە؟ پێشتر نووسینم ناکرد بەس جارجار هۆنراوەیە شعرێ شتێکمە نووسی بەس بڵاوم ناکردەوە هەر لە لای خۆم دامەنا بەس ئەم کتێبە
وهانيام كبلاي كموانه لبروي چنها جار أبينم لا سوشيال ميديا لكنالا كاني راكاندن كبهوي تقوى يعني بهوي بكارين هني تشك بحالا چنها كسبنا قربانيا روداينا خوشي ليك بتوانه زور راستا أما هو كاريك بو هو كاري كتير يعني ويا مني قام بدايسي تايبت لا شو كان أبون منا لا پرورده‌ای که استمام مصام لا تندرستیا لا بناء كتير يعني بلم هاتو شوكم چنها كشمية بردم ایتر آنم همی که کردوانه لا كتابه كان نسيمانه بوي خلق سودي لا ببينت پێشتر ئەم بابەتانی کە نووسیوتن بابەتە ئەوەی بزانم شانی هیچ کەسێکی تر نەیەوە مەسەلەن بیرۆکەی لێ وەرگێت یاخود شانی بێ بزانی ئەمە باشە نووسینەکانت خراپە نا بس كان نسيمانه يتكبر ما بيكم بكتب بشاني هاوريك ما زور دست خوشی لی کردم وتی زور طواو ودست بيبكا يترميش نردم با كاك بختيار علي ديزاينرا ديزايني بركي كتابك وناوي كتابك بو كردمو نوسينا كاني وكو خوي بو دانا موانو هالا بريشي كرد يتر هيچي تر زۆر باش بزانم کێ یارمەتی دەرت بوو لە چاپکردنی کتێبەکە لە ئەو بابەتانی کە باست کرد بێجگەلەوەی کاک بەختیار و ئەو هاوڕێت کێتر یارمەتی دەرت بووە باسێکی ئەو ڕۆژەشم بۆ بکە کە کتێبەکەت تیانمایش کرد من زۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکان بابەت بڵاوەکەمانە بەتایبەتی زۆرتر دەلالت لە کەسی خاوەن پێداویست تایبەت و ئەوانە ئەکا کێشەکانمانە خەمەڕۆ ئیتر هاوڕێمە بوو لە قوتابخانە کە ئەوانەیان نەبینی یان و دەستکە بنووسین جوانترە لە کتێبێکا وڵایەکەیتەوانە ئیترۆ ئەو هاوڕیانە هاندەر بوون تایپی کتێبەکەم هەر خۆم کردومە چاپکردنەکەی ئەرکی کاگرەبارە و ڕەحمان بوو ئەندام پەرلەمانی عێراقا سپۆنسەری چاپکردنی کتێبەکەی بۆ کردین سپاسیەکەم لە دەی نوێیە لە وەڵی خاک لە ئیڤنتێکە ناساندن بۆ کتێبەکەم کرا بەڵام بەداخەوانێ کەناڵەکانی ڕاگەاندن وەک پێویست لەوێ نەبوون ئیتر نازانم هۆکارەکەی چی بوو بەداخەوە پێشترش مانگێژنامەت نردۆ بۆ زۆربەی بۆ کەناڵەکانم نەناردۆ بەس لە سایتەکان و لە سوشیال میدیا بڵاو بۆ ئانێکە ناساننی کتێبێکەیە بە ناوی تەقی خۆشیوانێ و لە هۆڵی خاکە چۆن بوو بەوەی کە یەکەم جارت بوو کاری نووسین بکەی لە ناساندنی کتێبەکەدا چەند کەس ئامادە بوون یعنی پێت خۆش بوو ئەو کەسانە ئامادە بوون زیاتر خزم و کەسوکار بوون یاخود کەسی تر هەیە کەنت ناسی بەوە بەهۆی ئەوەی کە کتێبێک لەم شێوەیە چاپکراوە هاتبوون بۆلات بە خۆشحاڵیەوە بینەرێکی زۆر زۆری هەبوو نزیکەی 200 کتێب زیاتر ڕۆشت بە هەدیە پێشکەش بە ئامادەبووان کرا یعنی من تەسەورم ناکەرەوە خەڵک بەدەن ئەو ئیڤێنتەوە بێت بەڵام کە بینیم قاعەکەونە قەرەباڵەکە بەڕاستی خۆشحاڵیان کردم هەستێکی خۆشم هەبوو هیوادارم شوێنی خۆی بگرێ کتێبە نیژەڵم یعنی هیوادارم لە هەموو کتێبخانی هەموو ماڵەکە ئەم کتێبە هەبێ بەڕاستی ئەمە وەکو چۆنەڵێ وەکو پندێکە هەڵگرتنی چاک دانانی چاک لە ماڵەوە پێش پرۆگرام باسی چیرۆکێکی تری شت کرد کە بەهۆی ئەوەی کە کچێکی جوانی دیکەی مناڵیش بە هەمان شێوەلانی هەر لە تەمەنی ئەو کاتێک توایە بۆ بێکە ئەو کارە ساتت بەسەرات و هەمان کارە ساتی بەسەر هاتووە لەبەرەوەی چەک هەبووە لە ماڵەکەی بزانم پەیامی پشت ئەم کتێبەی تۆ ئەتەوێت لە ڕێگەی ئەم کتێبەوە چیمان پێ بڵێیت مەبەستی سەرەکیم لە دەرکردنی ئەو کتێبە یەکەمیان بۆ ئەوانەیە کە دەستێنە چەک و تەقی خۆشیەکەن بە ئاسمانە بە ناوی خۆشی دەربڕینی دڵی خۆیانەوە بەڵام نازانن کە فیشەکە ئەگەڕێتەوانێ ئەبێتەوەی گۆڕانی ژیانی کەسێکی تر خێزانێکی تر بە ئاڕاستەیەکی زۆر ناخۆش ئیتر هەتاکو کۆتایی ژیانی بە چەندەها کێشە و مەشاکیلات تێپەڕە بێت دووەم مەبەستم لەوە ئەوە بوو کە ئێمە کەسانی خاوەن پێداویستی تایبەت جیاواز نین لەگەڵ کەسێکی ترا کە تەندروستی باش بێت پێکمانە بێ سەری توانەکانمان بکرێت نەک ئەو ئەندامی لە دەستمان ناوەیان ئەو کێشە تەندروستی کە هەمانە بە ئەو جیاوازیە نەمێنێ لە نێوان کەسی خاوەن پێداویستی تایبەت و لە نێوان کەسی تەندروستاغا ئەگەر یەکێک ئەتوانێ بە قاچ ئیش بڕوا بەڕێیە من ئەتوانم بە چوارتای عەربانەکەم بڕۆم ئەگەر یەکێک دەتوانێت بە پێوە ئیشەکانی بکە من ئەتوانم بە دانیشتنەوە بیکەم یعنی جیاوازێکی وەمان نییە من کە مندامی تەنها لە کێشەی دەرونیە ئەبینم یعنی ئەوانیش
بەکە مندام دانانرێن ئەوانش لە دنیایەکی خۆیانان پێویستە و جیاوازیان نەمێنرێ لە نێوان تاکەکانی کۆمەڵە چکە هەنێجار کێشەی تەندروستی و نەبوونی ئەندامەیەکی جەستا لە لای ئێمە کێشە نیە زیاتر لەوە کێشەیە لە لامان کە خەڵق قسە ئەکات بۆ نمونە ئەڕۆیتە دەرەوانێ بەزی یان پیادایەتەوە یان ئەڵێن دایکە بمرێ یان ئەڵێن وشک بکە گوناحە ئەو شانەبان نەمێنێت ئێمە شار وەکو کەسێکی ئاسایی چۆن ژیان بەڕێیەکات ئەویش وەکو ئێمە هەر بە ئەمان شێوەی بەتەکیت چنوورخان باسێکی ئەوەت کرد کە تۆ ڕۆژانە ژیانی خۆت بە ئاسایی ئەەکەیت و پێشتر باسمان کرد کە بەڕێستان مامۆستای کۆمپیوتەرن بزانام ڕۆژانە چۆن ئیش و کارەکان بەڕێوە ئەچێەوە ئەو قوتابخانەی کە بەڕێستانی لێن ئەو تایبەتمەندیانێکی لەیە کە بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت هەبێ من لە سەرەتای خوێندنەوە لە سەرەتاییەوە هەتاوەکو کە بووم بە مامۆستاش چوومەتە هەر بینایی قوتابخانەیەکەوانە قادرمەی هەبووە پلیکانێکی زۆری هەبووە هەوڵم ماوە بۆم چاکرێت ئیتر ئەگەر بەڕێوبەرەکە لەسەر ئەرکی خۆی کردبێتی یان ڕێکخراوی مناڵ ڕاهێنانی مناڵان ئەو بینایان بۆ چاکردن کردیانە بەڕامپا بەس تاکو ئێستاش هیچ لایەنێک یعنی تەنانەت پەروەردە نەگەڕاوە بە قوتابخانەکانە کە هەوڵ بات بیگونجێنێ بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت من ئێستا مامۆستام لە ئەڵڵایی دامەزرا بووم هەتاوەکو 12 ساڵ من هەر لە ئەڵڵایی بووم لەبەر نەبوونی قوتابخانە زۆر ئەگەڕام بۆ قوتابخانەیە کە گونجاو بێن لەگەڵ ما قوتابخانەکانەمی قادرمە بوون وتە ئەخیرەن لە قوتابخانەی کاشمە بیناکە گونجاو نەبوو بەڕێبەرەکەەوەی گونجانم سپاسیەکەم لەگەڵ قوتابیەکانم زۆر خۆشحاڵم کە ئەڕۆمە دەرزەوانە زۆر جار ئیرادە لە من وەرەگرن کە فیدباکی تەلەبە وەرەگرمەوانە پێمەڵەن مامەسا ئێمە گەر نەخۆش بین هەوڵین هەربینەوە بۆ مەکتەب یانی ئەو شتێکی خۆشە بۆ من بەتەکیت چەند ساڵە مامۆستایت من لە 2009 مامۆستام زۆر باشە پێشتر وتت لەوێ بۆ ئێستا لەم قوتابخانەیە قوتابیەکانت چۆنن مامەڵەیان بە حکمی ئەوەی هەنێک لە قوتابیان بە حکم تەمەنەکەیان تەمەنێکی هەرزەکارن ینی زۆر ڕاست و دروستی لەو تەمەنەیە لەیەک جیاناکەنەوە مامەڵەیان چۆنە لەگەڵ تۆیە خۆشحاڵن تۆ خۆشحاڵی لەگەڵ ئەوانیت بێگومان زۆر خۆشحاڵم لەگەڵیانە چۆنەها جار هاوڕەکانم پێیانوتم کە پۆلەکەی تۆ زۆر لە پۆلی ئێمە بێدانترە یعنی چکە بابەتەکەی من بابەتێکی خۆشیشە ئەمەلی زیاتر بەکارهێنن بۆیە تەلەبەکانم بێزار نابن خۆشحاڵم پێیان زۆر باشە وێ سەرکەوتن بۆ تۆ بۆ قوتابیەکانیشت بەدڵنیاییەوە گەر بەڕێستان مامۆستای ئەوان بن هەر قوتابی ڕێکوپێکیان لێ دەرەچێت بە تەکیدیوە بێ خۆشحاڵش بن کەیکێکی وەکو بەڕێستان مامۆستای ئەوانن شنوورخان باسێکی بەرکی کتێبەکە بکەم لە بەرکی کتێبەکەیە نووسیوتە ڕۆژە سەختەکان بە میهرەبانی خوای گەورە تێدەپەڕن شکست کۆبوڵ بکە بەڵام مەوەستە لە هەوڵدا خۆراگری کۆتاییەکی جوانی هەیە و ئەم وێنەیەشت داناوە بزانمە بەس ئەمە هۆنراوی خۆتە نووسینی خۆتە ئەمەش بە هەمان شێوە ئەمە لە کۆتاییەکەدا نووسیوتەوە مە بەس لە دانانی ئەم وێنەیە چیە پێم خۆشە بزانم بەڵێ کتێبەکەم پێشێکێکی جارێ ڕسمی خۆمە و تەقی خۆشی کە فیشەکەکانی تایە و هۆکارێکە بۆ گۆڕینی ژیانی من بەڵام لەم دیەوە من وتەیەکی وا بەخشم پێ دیاوە لەبەرەوەی ئەو وێنەیە خواستی منە حەزەکەم کتێبی داهاتوم ئەو وێنەیە ببێت بە ڕسمی خۆم یعنی چۆن ئەو کچە بە پێوە وەستا و عربانەکەی بڵێن لەس عربانەکە هەستاواتە سەر پێ ئاواتە خوازم لە کتێبی داهاتومە ئەم وێنەیە ببێ بەهی خۆم مەبەستم لەم نووسینە ئەوەیە من چەنەها جار هەوڵمەوە بۆی هەستمەوە سەر قاچەکانم یعنی ئێستاش بێ هیوانیم کە 24 ئەمەلیاتم کردووە ئەگەر ئێستاش ئەمەلێکی چاکبوونەوە لە قاچما هەبێت بێگومان جارێکتر هەوڵی بۆ هەمووانێ و بە خۆشحاڵیشەوە ئەمەلم هەیە بەس ترەوەی لە کوردستانە ناکرێت هیچ سەردانی دەرەوت کردووە بۆ نەخۆشیێت لەوێ هیچ هیوایەکیان پێبەخشیوی چنوورخان بۆ چاکبوونەوەی قاچم من سەردانی سینم کرد لەوێ ئەمەلیاتم بۆ کرا زەرعی دڕکەبەتکەم بۆ کرا بەڵام بەداخەوە هاتمەوە لە کوردستان بۆیە ڕاضم کردایە سەردانی سنتەرێکم کرد سنتەرەکەم وڵەتی تەندروستیشیان نەبوو کە بکرێتەوانێ لە ماوەی 3 دقەیە قاچیان شکانم ئیتر بەهۆی ئەوانێ ئەمەلیاتێکی سینم سەرکەوتوو نەبوو ئەی هیچ
ینیکی یاسایت لێ تۆمار نەکردن شکاتم لێکردن لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە ئەو کاتە کاک دوتۆ ڕێکەوت وەزیر بوو بەڵێنی یا کە سەنتەرەکە دابخانەی کاتەوانە بەڵام دوای ماوەیە کرایەوانە هیچیان لێ نەکردن تەنها ئەو کەسێک کە ڕاهێنەری من بوو هەندی بوو نردیانەوە بۆ هندستان و تاوە هیچ شتێکی یاساییان بەرامبەر نەکرد لە لای خۆمان هیچ شتێک نیە تا ئێستا ئەوەی کە تۆ باسێکی ئەگەر هەڵە نەبوو وەکو عیلاج تەبیعی وەکو چارەسەرێکی سروشتی یعنی باسی لێوە ئەکرێ هیچ شوێنێکی تایبەت نییە بۆ کەسانی کە نەخۆشن یعنی هەر عملیات نەبێ شتێکی تر بێ لە ڕێگەیەوە لێرە لە کوردستانە هیچ شتێک نەکراوە بۆ کەسی خاوەن پێدەئێسی تایبەت بە تایبەتی ئێمەکە لەسەر کورسین پێویستمان بە عیلاج تەبیعی هەیە پێویستمان بە شوێنی مەلەوانگە هەیە بەڵام بەداخەوە لە کوردستانە هیچ شتێک نەکراوە بۆ ئێمە ئێستا من خۆم ناتوانم ناچم بۆ هیچ سنتەرێک لە بەرەوەی ئەو زەرەرەیان لە منە چونکە مەرجی سەرکەوتنی نەشتەرگەریەکەی سینم لەسەرەوە وەستا بوو کە من عیلاج تەبیعیەکی باش بکەم هەتا ساڵێک و لایانی دەرونیشم زۆر ئاسایی بێ بەڵام بەداخەوە سنتەرە هەردووکیان تێکە بەداخەوە وڵی ئەوە شتێکی نازانم شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی هەم تۆ عملیاتێکی گەورە مادووبوونێکی زۆر کولفەیەکی زۆر بەڕاستی باسی ئەوت کرد کە لە ماوەی ئەم چەند ساڵێ 24 جار یانی تۆ نەشتەرگەریت بۆ کراوە بزانم خێزانەکەت چۆن لە پشتە بوون دایکت باوکت خوشک و برایان تا چەند یارمەتی دەری تۆ بوون تا چەند لەگەڵ ئەم خەمەی تۆیا بوون سپاس بۆ خێزانەکەم زۆر زۆر هاوکارم بوون جیاوازیان نەکردووە لەگەڵ من و مناڵەکانی دریانی لەگەڵ خوشک و براکانم بە خۆشحاڵیەوە دڵخۆش بووم لەگەڵیانە لە هەموو شتێکان لە ناخۆشیە لە خۆشیە لەگەڵم بوون بە تایبەتی دایکم لە کاتی خوێندن تەواوکردن و هەموو شتێکە هاوکارێکی زۆر زۆر باشم بووە وای تەندروستی و تەمەندرێژیەوە خوازم تەمەندرێژ بێ ئینشەڵا میشە کە دایکت لە پشتت بۆ یعنی ئەڵەن کە بەیانیان کاستای لە خەو کە دایکت بینی مافیەوەت نییە دڵتەنگ بی بە تەکید کە دایکت لە پشت بوو دایک و باوک لە پشت بوو ئەوە سەرمایەکی زۆر زۆر گەورە چەند وێنەیەکم بینی لە ناو کتێبەکەتە لە بەرەوەی فریانە کەوتم بخوێنمەوە ئەمڕۆ کتێبەکەمان بەدەستگەیشت و ئەم ڕسمانت دانابوو ئەمە لە کاتی پەیمانگاتایە خاتو چنوور بەڵێ ئەوە هاوڕەکانت یارمەتیت ئێن دوایەوە ئەم قادرمە شتیان بۆ دروست کردووی باسی ئەوەت کرد کە پێش بەرنامە هەڵە نەبم باسی هەنێک کەست کردوتت مهندس بوون ئەگەر هەڵە نەبم لە دەورەیەکا بووە کە باسی ئەوەت کردووە کە پێش ئەو بیناکردنی هەر شوێنێک خوێندنگا بێ نەخۆشخانە بێت هەر شوێنێک بێت یعنی بیر لەوە بکەنەوە کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت هەیە پێویستی بەوەی شوێنێکی تایبەتی بۆ دابنرێ پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەیت بەڵێ منە لەسەرتەوە کە باسم کرد کە چوومەتە خوێندنەوەوانە کێشەی قادرمەم هەبووە لە هەموو مەکتەبێکە ئەو کێشەیەم هەبووە بەڵام بە خۆشحاڵیەوە مامۆستاکانم هاوڕێکانم زۆر هاوکارم بوون یعنی من وام کردبوو بە زیرەکی عەربانەکەم داپۆشم یعنی تەلەبەکان خۆیانە هاتن یارمەتیانە زۆر خۆشیانەویستم زۆر هاوکارم بوون جاروا بوو بە سیارەش هاتو چۆم ناکرد هاتن بە شوێنمەوە بۆ ماڵەوە بە عەربانەکە چوین بۆ مەکتەب و هاتینەوانێ زۆر زۆر سپاسیانەکەم زۆر هاوکارم بوون بەڵام ئیتر کە پۆلی 12م تەواو کرد هەند تۆزێک بێهیوا بووم لەوەی کە ئایا من بچمە زانکۆ ئایا زانکۆکان بۆ منە گونجێت یان پەیمانگاکانە گونجێت ئەوە بووناوم لە پۆلی 12 کێشەی تەندروستیم بۆ دروست بوو دەرەجەی خواستی خۆم نەهێنا ئەگەر نام ساڵەکانی تر لە هەموو قۆناغەکانی خوێندنە ئەبەخشرام یعنی مەعفی عام بووم بەڵام لە 12 پێویستم بە نەشتەرگەری فەقەرات بووی تر لێرە ناکرا دەرەجەکانم دابازی بۆیە لە پەیمانگا وەرگیرام لە پەیمانگای چەمچەماڵ وەرگیرام لەوێ کە چوون سەردانم کردن شوێنەکە دوور بوو قادرمەشی زۆر بوو نەقلیان کردم بۆ سلێمانی لە ڕێگەی ڕاگری پەیمانگاکەوانێ خۆشحاڵی کردم کە چوومتی من بە شێوەیەک نایڵم یعنی لە خوێندندا ببڕیت ئەگەر خۆم بەیانیان بە عەربانەکەەوە بردبمێتە سەرەوانە ئەیتر دوایی بیرمان کردوانە ئەو قادرمانە چی لە بکەین وتم با دوو شیشم بۆ دابنێن لەم سەر و ئەو سەر بە بینی شیشەکانە هاوڕێکانم پاڵیان پێوەنام ئەچوومە قاتی 2 بۆ 3 پێ هاتمە خوارێ بە هەمان شێوە هەنێ جار مامۆساکانە ترسان کە بەسەر شیشەکانە هاتمە خوارەوانە
یانوت ئەخلیسکە دەستیان خۆش بێ هی مامۆستاکانی شتی هاوڕەکانیشت بەڕاستی هەنێک کات هەیە کە کەسانی دەوروبەرت بە تایبەت کەسە نزیکەکانت کە ئەبنێ یانمەتی دەریان تۆ ئەو خەمەی کە هەشت بێت ئەڕەبێتەوە لە زۆر شتە. خاتو چنوور ئەم وێنەیەم بینی بەسێکی ئەم وێنەیەم بۆ بکەیت ئەگەر هاوکارانم پیشانی بن. ئەم وێنەیە پێش پرۆگرام باسی کتێبەکەم لا کردی وتم ئەم دوو شیشە چیە نەمزانی ئەم دوو ئەمزانی ئەمە بڵین دارشەق ئەوەی کە کەسێک کە پێویستی پێی بێت بڕاتۆ وتت نە ئەوە نێ پێم خۆشە بزانم بۆچی ئەم وێنەیە داناوە پەیامی پشت ئەم وێنەیە چییە؟ ئێمەش وەکو هەموو کەسێکی تەندروست باش کەسی خاوەن بەدەنسی تایبەتی خواستمانەیە هیوامانەیە من حەزمە کرد مۆڵەتی شۆفێری وەربگرم باشە ئیتر چوم سەردانی نووسینگەم کرد بە خۆشحاڵی و قبوڵیان کردم و تاقیکردنەوەی نەزاریم ئەنجامە دوای گەڕین بۆ ئەو نووسینگانەکە سیارێکیان نەبێت تایبەت کرا بێ بەدەست بۆ ئەوانەی کە وەکو منوان قاچیان ئیش ناکە بتوانن ئیستۆپ و بەنزین بەدەست بەکاربێنن بەڵام بەداخەوەیش نووسینگەیەک لە سلێمانی بیری لەوە نەکردبووانێ هاوڕەیەکەم یارمەتی یام هەتاوەکو بڵێن عملیم کرد لە نووسینگەیە بەڵام کە گەشتە سەر نەزاری تر ئەو مەجای نەما کاتی نەبوو بۆی دەوام و ئەشتانەوانێ منیش هەوڵمە لە ڕێگەی فیتەرەوانێ ئەوش دوو شیشەم دروست کرد بۆ سیارەی نووسینگە لە بەنزین و لە ئیستۆپەکەیمان بەست و تاقیکردنەوەی مرورم پێ کردو بووم بە خاوەنی مۆڵەتی شۆفێری. دەستە خۆش بواتە لەم هەموو نووسینگەی شاری سلێمانی ئەنی هەر شوێنێک ئەڕۆی گەڕێکێک ئەڕۆیەک دوانێک نووسینگەی لێە هیچ نووسینگەیەک تەنها سیارێک نییە لە شاری سلێمانیا بۆ خاوەن پێداویستی تایبەت بێ نەکە نووسینگەکان هیچ نیانە تەنانەت لە ڕێکخراوەکە مەندامیەکانیشە ئەگەر هەشیان بێت هاوکاریت ناکەن یعنی وەکو پێویست بڵێن تۆ هاوڕەیەکمانی کە لەسەر عەربانەی پێویستە بە سیارە هەیە نادەنێ بڵێم چی عملی پێ بکەیت یان ئەو ڕێکخراوانە هیچیان بیریان لەو شتانە نەکردوێتەوانە کە سیارێک دابین کرێ بۆ کەسانێکیانوێ مۆڵەتی شۆفێری وەربگرن بەدا نووسینگەکانیش وەکو خۆت پێش بەرنامەش باست کەوتت لە هیچ گروپێ لە هیچ ڕێکخراوێکی کەم ئەندامانە نیم بزانم ئەوەیان بۆچی ئەگەڕێنیتەوە هۆکار چییە؟ من سەردانی هیچ ڕێکخراوێکی کەمەندامی ناکەم لەبەرەوەی زۆروان لە خاوەن پێداویستی تایبەت کردووە کە دایم خەڵک بەعاتفەوە سێریان کا بە بەزەییەوانە دایم یەنشتا لاوازەکان پیشانیان یعنی کەسی سەرکەوتو پیشانیان توانەکانیان پیشانیان زۆر جار واو لێەکەن کاشیتە بازاڕەوانە ئەگەر لە پلیکانێک بەرز بێ داوای هاوکاری لێشە بکەی لە کتێبەکەشمە ئاماژەم بۆ کردووە پێتەڵێ خوا بداتێ نازانێ من داوای ئەوە ئەکەم کە لە شوێنێکا بەرزاییە یارمەتیم با سەرم خە نەک داوای ئەوەکەم بە مادی یارمەتیم بە ئەمەژ ئەگەڕێتەوە بۆ هۆکارەکەی بۆ ڕێکخراوەکان ڕاستە زروفی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە کوردستانە زۆر خراپە هاوکاری نییە هیوای خوێندنی تەواو نەکردووە ینی خێزانی هەیە لە ماڵەوە مادیان باش نییە بەس ناشکرێ بۆ شێوەیە واکە مندان پیشان بیت کە ئیتر هیچ توانایەکی نییە ئەمانە خاوەن پێداویستی تایبەتە و لە منسەبێکی زۆر بەرزیشایە و پێویستی بە هاوکاری کەسیش نییە بەتاکید هەمیشە بینیومانە و بیستوشمانە ئەگەر کەسێکیش لەزیک ماکەوانی خاوەن پێداویستی تایبەت نەبێت یاخود وەکو بەڕێستان بەداخەوە بەهۆی هەر حاڵەتێک بێت ببێت بە خاوەن پێداویستی تایبەت هەمیشە وا بووە نەبێ بە مجامەلەیانێڵە وا وتراوەکە خۆدا شتێکە لێ ئەسانێتە و شتێکی باشترێت پێشکەشەکە یعنی ئەگەر ئەو کەسانش کە خاوەن پێداویستی تایبەتن دڵنیام ئەگەر بوارەکی خۆیانە خۆیان بدۆستنەوە لە شتێکە زۆر لەو کەسانە سەرکەوتوترن کە خاوەن پێداویستی تایبەت نیوە بینیوشمانە هاوکاریشمان هەیە لێرە بە هەمان شێوە خاوەن پێداویستی تایبەتە ینی ماشەڵڵا مێشکێڵی کۆمپیوتەرە ئەنی هەمیشە بەعنی خودا کە شتێکە لێ ئەسانێتەوە هەمیشە بە شتێکی تر قەرەبووتەکە خاتو چنون من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە بەڕێستانم ناسی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت شتێکم نەماوە ئەگەر خۆت پێت خۆش بێ شتێک باس بکەیوە هیوادارم لەسەر نووسین بەردەوام بیت بۆ ئەم جارش کەناڵەکەی ئێمە داوت بکە بە خۆشحاڵیەوە لە لای تۆ ئامادەبین ئینشاءڵڵا منیش سوپاستان دەکەم لە کۆتاییە
سپاس کە دەرفەتتان بە منە و کتێبەکەتان باس کرد لەسەر کتێبەکەم وە سپاس بۆ هەموو هاوڕێ و هەموو ئەوانەی کە هاتبوونە کۆڕی ناساندنی کتێبەکەمانە هیوادارم ئەم کتێبە ببێتە بڵێن ئامۆژگاریەک بۆ کەسانێک کە دەسێنە چەک و فیشەکە تاقییانن بە ئاسمانە هیوادارم شوێنی خۆی بگرێ هەموو کەسێکیش خوێنەری بێ. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس بۆ خات و چنوور تۆفیق کە بەڕێزیان مامۆستا بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون بەسمان لە نوێترین کتێبی کرد بە ناوی تاقەی خۆشی کە چاپ کراوە هیوادارم خوێنەری بن تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.